ئاساییە دایک و باوکت بەجێبێڵی بچیتە دەرەوی وڵات؟ قوربانگیان طبعا نازانم دایک و باوکت کەسی تری هەیە؟ وەڵی بەڵە لێرە هەیە، بەس ئەم کوڕە گسکەی ماڵەوەم تەنها بۆ ژیانکردن بۆ ئەو شتانە بۆ کەسابەت ئەڕۆمەوێ. باشە بۆ چ وڵاتێک ڕۆیت؟ وەڵی ئەوەی خوای گەورە کردیە قسمەت. نا تۆ بێ هەدەف و ئامانجێکت هەبێ قوربانگیان. طبعا وەڵا ئەجە ئەڵمانیابی یان کەنەدابی. باشە تۆ زانی لە وڵاتانی ئێستا ئیش نەماوە بەڵکو کوردەکانش دیپۆرتەکەنەوە؟ ئەگەر بەو شتە بە قورحان ئاگادارم مامۆستا، ڕیپۆرتکردنەوەکان هەمووی ئاگادارم، ئەوانەی کە دەنێردرێتەوە عێراقیان بۆ کوردستان ئاگاداری هەر هەمویانم. بەڵێ قوربانگیان جەنابەت زانی ئێستا بە چەندێکە گەیتە ئەوێ؟ بەلایەن کەمەوە یانی 2 دەفتەرت ئەوێت؟ بەخۆی ئوستاز بۆ بڕەپارەی ئەمن ینی ئەوەندەم ناچێتن ڕاستی. قوربانگیان با من یانی خزمەتی برای خۆم کەم نازانم تەمەنت چەندێکە قوربانگیان؟ طبعا تەمەن 27 ساڵە مامۆستا. ینی وەڵڵانی موازانم ئەوەی لە ئێستایە بەرەو ئەوروپا ئەڕوا خۆی یانی بەڕاستی خۆی هیچ ڕێگەیەکی یانی وە ئەزانم هیچ هەدەف و ئامانجێ نەپێتێت تاکە ئەو خەڵکێکەوە ئەو خەڵکێک کە 20 ساڵ چۆ بۆ ئەوێ تا ئێستا جوابی نییە، تا ئێستا ینی بەڕاستی بزنێکی وای نییە خۆی لەسەر بژێنێ پارە بنێرێتەوە بۆ کەسوکاری. تۆ تا ینی 2024 بەتەمای بڕی بۆ ئەوروپا بەڵام بۆ ئیقامە و شت ناچم مامۆستا. قوربانگیان جێگەی ئیشی لێ نەماوە، با من خزمەتی برای خۆم کەم چی وڵاتێک ئێستا حالێن با من ئەو برایانە بێن مەسەر خەت قابل یعنی ئەوان ڕۆیان لە تۆ بێ بڵێ کاکەمەیە ئەڵمانیات ئەوێ ئێستا خەتەکەی کوردی ئەڵمانیا هێنمە ناو مایکەکەوە تخوا کاک عەبدوڵڵاهیان بۆی قەنەعەت بەم برایە بکە ئەو کوردانی کە لە ئەڵمانیان ئەڵمانیەکەم بۆ وەرگرە، ئەوانی کە لە بەریتانیەکەم بۆ وەرگرە با قەنەعەت بەم برایە بکە کاکەگیان ئەوەی جاران هەبوو ئێستا نییە. ئێستا خەڵک لە بریتانیا و لە قبلی پێغەمبەر الله مسلمانەوە مامۆستا برایەکم بەخۆی لە بەریتانیا ئەزان دۆخی بەریتانیا چۆنە و ئاگادارم لە دۆخی ئەڵمانیاش ئیشی تایە بڵێ ئیشی کەسابەت هەیە. لە کەنەداش کەنەدا مامۆستا بەخۆی نەفەر وەرئەگرێ بۆ ئیش دەستی کار و ئەو شتانە. لە کوردستان لە وڵاتی خۆمان دەستی کار سفر بووە لە ڕووی ئیشەوە. برای شیرینم وەڵڵاهی دەنگی دووهەڵە دوورەوە خۆشە قەسەمەن بیلای العەظیم ئەم شتانە برای گیانم ئەمە هەر قسەیە ئەزای چۆن ئەمە هەر قسەیە هەتا نەچێتە واقعەکەوە کاک نەریمان قوربانگیان جەنابەت لە سویدیە گەرە و کەسانی ئێستا بێن بۆ سوید دەبێت بکەن. سڵاوتان لەوێ مامۆستاجان سلام عەلەیکوم. وعەلەیکوم سەلام وەڵی مامۆستا داواتە هەموو جارێم شتە دووبارێ گەر ئێستا ئەگەر قسەی بکەین داواچی بڕوا نەکەن ئەوانی ئەوێ بەس بڕوا بکە ژیانی ئەوروپا زۆر قورس بوو، یعنی بڕوا بکە یعنی کوردستان زۆر باشترە لە زۆر ڕۆ، یعنی کەسابەت دێرە قورس بووە، ژیان قورس بووە، دارایی کەم بۆتەوە لە ڕووی ئیقامە هەرەوە پێویست ناکا قسەی لەسەرکەین هەر ئیقامە نەماوە بە هیچ شێوەیە زۆر کەم بۆتەوە. ئەگەر ئەم برای ئێستا بڕا بۆ ئەڵمانیا لەوێ چی بکات؟ مامۆستا وەکو هەموو کەسێکێتە ئێرە 2 ساڵ 3 ساڵ بۆ خۆی لەکەم پابێت و ڕەفزێکی جوانی ئێنێ و سواری تایارێکەکەنەوەی گەڕێنەوە. زۆربەی کەس ئەم فەترەیە خۆتان ناکاتان لێ لە ئەڵمانیا خەڵک زۆرە نێرنەوە. وڵای قوربانگیان خۆی من تۆ ناناسین قوربانگیان، بەڵام کوردستانی خۆشمان کورینە دایک و باوک شیرینە و ئەم وەزعە شەروان نابێت قوربانگیان. شەڕان مامۆستا ئینشاڵڵا چارێ بەس ئەو من لە 2014ەوە ئەڵێن ئەو وەزع ئەوها نایب ئەو بوو بە 2024 تەمەنمان هەر کشاوە هەر ناتوانین نە ژنیە ناو پێک بێنین نە ماڵ دابنێن، یعنی شتێکمان بەدەستدا نایە مامۆستا. نا قوربانگیان تۆ لە ئێستا ئیشی چیەکەی؟ ئەم لە 2014 بە ساڵەت تا ئێستا چێکەی؟ بە قورئان مامۆستا مشاغل مۆلیدەم کردووە ئیشی زیاتر ئیشی دیکۆرم بخۆم، بەڵام بەهۆی ئیشی مەسەرم کەسانی بیانی کە دێنە وڵاتەکانمان ئیشەکانمان هەرزانتر ئەکەن، ئەمە ناتوان بۆ ئێمە دەرنەهێنێ. برا خۆ بڕۆیتە ئەڵمانیا چیەکەی قوربانگیان؟ بەس پێم بڵێ بۆ چی بکەیت؟ بۆ ئیشی پارکێتی حاردی بۆ ئیشی دیکۆرات ئەچمەوێ.
والله نازانم قوربانگیان بەس خۆی گەورە هاوکارت بێ بەس بەخوا براکەم ڕێگەی مەرگە والله براکەم من وا ئەزانم خەیر نەیاتە ڕێگاتی تر نازانم ڕاستی ئەوروپاکەی جاران نەماوە قوربانگیان ڕاست دەکەم ئەمستا بەخوای گەورە چۆن لێرە حیساب بۆ بەنگلادیشیەکە گرێ لە ئەڵمانیا و لە ئەوروپاش ئاواش حیساب بۆ تۆکەن پێ حساب بڕۆیت والله ئێجا بە تەمای خۆ ئەستاس ما حسابت بۆکەن خۆی گەورە کارت ئاسان کە بە قوربان من زۆر سپاس من پێت ناڵێم بڕۆ براشرینەکەم من پێت ناڵێم بڕۆ والله تەنها بۆ پرسیاران بوو